عزیزان امرو لتوری دوماندا باز لهنری خوشنوسیان بابلین جوان نوسیه کن که هنری کی تایبته گرینو بکن دبینین میجوی کنی هی بو پیک و کاتی تکنولوژیا لبرودانا نبو زیاتر گرینگی پیدا درا ولام تاو کویساش ام گرینگی ماوا ولا زورک لدیزاین ولا تابلو ولا شیوه و نوسینی جواز دا نمایش دکرد بوی زیاتر درباره ام هنر بدوین میانداری برای سیحیا اربیلی من کرد و خوش نوسو شیوه کار کل شاری هولی رو لگم مانده صلای خواست هن لبکا گحیام کاتسام باش سپاس با آماده بون سال لپای روش دسپیک او پرسیاره دکم که پناسه کی هنری جوان نوسی بکەین بزانین ئەم هونەرە بۆ کەی دەگەڕێتەوە گەرمێژێکی کورتیشی لەبارەوە بڵێن. سڵاو لە ئەوەی بەڕێز، سڵاو لە بیسەران و بینەران، سڵاو لە کارمەندانی بەڕێزی خۆشەویست، هیوادارم سەرکەوتوو بن. بڵێ من لە ساڵی 1993ەوە خەریکی هونەری خۆشنووسیم لەو کاتێوە تاوەکو ئێستا بەردەوامم و چەندین چاڵاشی و چەندین پێشبڕکێ و پیشانگەش لە بەشداریمان کردووە ئەگەر دەرفەتەی باسی دەکەین ئێستا ئینشاءڵڵا. باشە کاک یەحیا مێژووی خۆشنووسییان با بڵێن جواننووسی بۆ کێ گەڕێتەوە ئەم دوانە جیاوازیان هەیە کە ئەڵێن جواننووسی خۆشنووسینە ئەوتا هەمان شتە. جواننووسی یان خۆشنووسی زیاتر ئەو مستەڵەحە ئەو کەلیمەیە زیاتر بەکار هاتووە، خۆشنووسی بەکار هاتووە لە دێرینەوە. بەڕاستی ئەوەش یەک لاکراوەتەوە وەکو لایەنی مستەڵەحاتی کوردی زیاتر خۆشنووسی بەکاردەهێنین، بەڵێ دەکرێت جواننووسیش باز بکەین، بەڵێ دەکرێت ئێمە لەسەر یەک وشە یەکلابین بەکاری بهێنین. خاڵی یەکەم. خاڵی دووەم باسی مێژووی هونەری خۆشنووسی بکەینەوە. مێژوێکی زۆر دێرینی هەیە لە پێش هاتنی ئاینی پیرۆزی ئیسلامەوە گرنگی بە هونەری خۆشنووسی دەدرا، بەڵام بە شێوەیەکی ساکار و سانا و ئاسانتر لەبەرەوەی کە تەنها چەند نووسینێک و چەند دێرە شعرێک و چەند نووسینێکی زۆر ساد و ساکەر ئەو کاتی دەنووسرا وەختی جاهیلیەکان. بە هاتنی ئاینی پیرۆزی ئیسلامەوە توانرا زیاتر پەرە بە هونەری خۆشنووسی بدرێت و گرنگی پێ بدرێت و توانرا لەو سەردەمەدا چەند جۆرە خەتێکی تر لە خەتی کوفی کە کۆنترین جۆری خەتە لەم جۆرە خەتەدا دروست بکرێن تاوەکو بتوانن قورئانی پیرۆز بتوانن بە چەند دانەیەک لە چەند نوسخەیەکیش بنووسنەوە و هەروەها دابەشی بکەن لەسەر وڵاتانی ئیسلامیدا. هەر لەبەر ئەوەش ڕێچکە و نووسینە قورئانی پیرۆزیش شێوەی نووسینەکان گۆڕدرا کرا بە کوپیەکی ئاسانتر. خەتی کوپی بەڕاستی نووسینێکی کەمە قورس بوو ئەو کاتی و پێویستی بە قەلەم و مەرەکەبێکی زۆر تایبەتە بووە. ئەو کاتی خەتی محقق دروست بوو کەمەک ئاسانتر بوو لە خەتی کوپی تاوەکو بتوانن لە وەختێکی کەمدا ماوەیەکی کەمدا چەندانێک لە قورئانی پیرۆز کۆپی بکرێت و دابەش بکرێت لەسەر وڵاتانی ئیسلامی. لە ئێستادا لە کوردستاندا تا چەندێک گرنگی بە خۆشنووسی ئەدرێ؟ ئایا ئێمە لە ئێستادا ئەم کەسانێکمان هەیە کار لەسەر ئەم هونەرە بکەن؟ بە تایبەتی پێشتر ئەگەر بگەڕینەوە بۆ ساڵانی ڕابردوو چەندین دوکان و شوێنمانە بینی لە ناو بازاڕەکانە لە کۆڵانەکانە کەم کارەیانە کرد، بەڵام ئێستا وەکو پێشتر ماوەیان ئەوتا چۆتە قۆناغێکی نوێترەوە بۆتە کارێکی هونەری جیاواز لە پێشتر. سەردەمی تەکنۆلۆژیا بەڕاستی گۆڕانکاریی زۆر خێرای بەخۆبینی لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی شێوەکاری و دیزاینیشەوە بەڕاستی گۆڕانکاریی زۆر خێرا و کتوپڕی بەخۆبینی کاریگەری لەسەر هەموو هونەرەکان و لەسەر هەموو زاویەکانی ئەم کۆمەلگا و ژیانیشتا کرد. یەک لەو شتانن کە تەئسیری لێ کرد تا ڕادەیەک شێوە و شکلی خۆشنووسی بوو، بەڵام ئێمەمانە ناڵین کە کاریگەرێکی ڕاستە خۆی لێ کردووە لەبێ کە هونەری خۆشنووسی هونەرێکی زۆر ڕەسەنە، دەستنووسە و مێژوێکی زۆر دێرین و ڕەسەنیشی هەیە. دەکرێت هاوکارمان بێت تەکنۆلۆژیا لە دانانی دیزاین و تەسمیم و هەروەها زیاتر تەرکیز کردیمان لەسەر تابلۆکانمان لەوانەیە ببیتە هۆی ئەوەی کە نووسینەکانمان جوانتر و ڕێکتر بێت. بەڵام ئەگە بڵێ باسی خۆشنووسەکان بکرێ کاتی خۆی کە نووسینگەی تایبەتەن هەبوو، بڵێ ئێستا شێوە شکلیان بەڕاستی گۆڕدرا و بیتە زیاتر کۆمپیوتەر و بە ئامێر زیاتر تابلۆی خۆشنووسی دروست دەکەن
تابلۆی خۆشنووسی ئەم تابلۆی نییە کە ئێمەمانە وەکو تابلۆیش ڕێکلامی باسی دەکەین تابلۆی خۆشنووسی لە یەکەم قۆناغیەوە تا کۆتای قۆناغەکەی کاری دەستە یعنی ئەوە ناکرێ برێ تەکنۆلۆژیا بێتە ناو کاری دەستی ئێمە ئەو کاتی ئەو شکۆیە ئەو جوان و ڕەسەنایەتی ئەم تابلۆی نامێنێت ئەو کاتی نالێن تابلۆیەکی هونەریە بەڕاستی بەڵام باسی دوکانەکان دەکەی کە تابلۆی ڕووناچی و یان تابلۆی قەتعی ڕێکلامیان بەکارهێناوە بەڵێ ئێستا زیاتر تەکنۆلۆژیا کاری لەوان کردووە نەک لە هونەری ڕەسەنی خۆشنووسی. باشە هەندێک فڵچە و بابەتی خۆشنووسیە بینم لە بەردەم بەڕێستانە و ئەو وێنانەشی کە لەسەر شاشەکە دەرەکەوێ سەرمێزێک پیشانەیە کە قەرەباڵەغا لێرادا ئەو پرسیارە دروستە بێت کە ئەو کەرەستە و ئامرازانە چینکە بۆ خۆشنووسێ یان بۆ بڵیم بۆ خۆشنووسی بەکارێت پێویستە کەسێک کە دەستی کرد بەم هونەرە چی لە بەردەستا بێت و جیاوازی هەیە ئەوانە و چەندێک کاریگەری هەیە لەسەر نووسینەکان. بەڵێ ئێمە وەکو هونەرمەندی خۆشنووس بەڕاستی چەکی ئێمە چەکی قەڵەمەکەمانە وەکو نووسەران و ئەدیبان و شاعیران ئەو شتێک کە لەلای ئێمە زۆر گرینگە کە زۆر شانازی پێوە دەکەین قەڵەمەکانمانە من تەنانەت لە جیرفانەکەشمدا قەڵەم خەتم لە جیرفاندا هەیە کاتێک کە بتوانم نووسینێک بنووسم قەڵەمەکە دەردەهێنم نووسینێک بۆ خۆشی خۆم دەنووسم بەڕاستی ئێمەمانە جیهانێکی زۆر تایبەتمان هەیە و هەروها لایەنی ڕۆحیشمان ئەو کاتی زیاتر بەهێزتر دەبێت هەست بە سوکنایەکی ڕۆحی دەکەین بەڵێ کەرەستەکانمان سێ کەرەستەی زۆر گرینگمان هەیە یەکەمیان قەڵەمی قەمیشمان هەیە و هەروها زۆرەکانی قەڵەمیش چەند زۆرێکمان هەیە قەڵەمی تۆمارمان هەیە کە شکل و شێوازەکەی دەگەڕێتەوە زیاتر لە 1000 ساڵ بەردەی ئێستا وەکو ئەو شکلە و قەڵەمی سەلایەشمان هەیە قەڵەمی سەلایەش نوچی قەڵەمەکە بە ئاسن دروستکراوە تاوەکو هیچ تێک نەچێت ئەوە وەکو قەڵەم شکلەکانیان و گۆشەی بڕینی قەڵەمەکانیش بەڕاستی لێرە زۆر دەوری هەیە لەوانەیە هەر نووسینێک هەر زۆرە نووسینێک پێویستمان بە گۆشەیەکی تایبەت هەبێت ئەو کەرەستە یەکەم وەکو قەڵەم بەڵام ئەگە بێت و باسی مەرەکەب بکەین ئەوە مەرەکەبیش تایبەتمان هەیە تایبەتە بە خۆشنووسی زیاتر دەستکردی یابان و هەروە سینە تایبەت بە خۆشنووسیە و هەروها وەرەقەشمان هەیە وەرەقەی تایبەت بە خۆشنووسیمان هەیە کە ئەم وەرەقەیە ڕووپۆش کراوە بە چەند مادەیەکی زۆر تایبەت تاوەکو تەمەنی وەرەقەکە درێژتر بێت و هەروە کاریگەری سروشت و دەوروبەریشدا لەم نووسینە نەکات لەبەوەی کە خۆشنووس کاتێک نووسینێک دەنووسێت حەز دەکات ئەم نووسینە دوای خۆشی بمینێتەوە ئەمە زۆرە نووسینەکە کاغەزێکە و کاغەزێکی تریشمان هەیە پێدەن کاغەزی ئەبرۆش ئەمە ئەم نەقشانێکە لەسەری دروستکراوە لەسەر ئاو دروست دەکرێن دواتر دەلکێندرێت بەسەر کاغەزەکە دەبێتە نەقشەشی زۆر جوان و تابلۆی لەسەر دروست دەکرێت و جۆرە کاغەزێکی تریشمان هەیە کە کاغەزی دەستکردن بەدەست دروستکراون ئەو کاغەزەیە هەبەدەست لەبەوەی کە سروشتەشی خۆی هەیە و شکل و شێوازەکەشی کەمەک جیاوازە ئەوەش یەکێکە لەو کەرەستانە کە بەڕاستی گرنگە ئێمەمانە ئەو سێ کەرەستەمانێکە زۆر گرنگ بێت. ئەی دەربارەی خەتەکان یان جۆری ئەو نووسینانی کە ئەینووسن چەند جۆریان هەیە و ئێوە کامیان زیاتر بەکارهێنن و تا چەندێک ئەم هونەرە لەگەڵ بابەتی شێوەکاریات تێکەڵ ئەکرێت؟ بەڵێ هونەری خۆشنووسی چەندین زۆر شێوە و شکلی هەیە وەکو خەت و نووسین یەک لەو نووسینانێک کە تازە باسمان کرد ئاماژەم پێکرد وەکو مێژوی خۆشنووسی خەتی کوفیە خەتی کوفی بە کۆنترین زۆری خەتدا دەندرێت لە مێژوی خۆشنووسیدا کە ئەو کات ئەم سەردەما بەم زۆرە خەتیان نووسین دەنووسی دواتر خەتەکانی تر دروست بوون وەکو خەتی محقق و دواتر خەتی فارسی و خەتی نەسخ و خەتی دیوانی ئەگەر بێت و لە بەتەسەسلەوە باسی بکەین خەتی کوفی یەکەم خەتە و دواتر خەتی ثلث کە بەڕاستی وەکو گرنگی نووسینەکان و دروستکردن شکل و شێواز و تێکەڵاوبوونی نووسینەکان خەتی ثلثە کە قورسترین خەتی نووسینە دواتر خەتی نوسخ دێ خەتی قورئانی پیرۆزی پێنووسراوە ئەو نووسینێک کە قورئانی پیرۆز و هەروها کتێبەکان لەبەرەوەی ئەم خەتە ساناترین و ئاسانترین خەتە لە بۆ خوێندنەوە بەڵام لۆ نووسین کە ئێمەمانە فێری دەبین بەڕاستی
پێویستی بە یاسا و ڕێچکە و قەواعیدێکی زۆر تایبەتی زۆر چڕی هەیە کە زۆر قورسە لە نووسیندا لەبەرەوەی پێوەرمان هەیە لە نووسیندا ئێمەمانە ئەو پێوەرانە تاوەکو فێردەبین پێویستمان بە کات و ساتێکی یەکزار زۆر هەیە ئێمەمانەش ئەزمموی زیاتر لە 30 ساڵمان هەیە کە بە شانازیەوە باسی دەکەم ئێمە ئەو قۆناغەمان بڕیەوە بەڵام وەکو مەشق و تەمرین ئێمەمانە ڕۆژانە پێویستمان بە تەمرین و مەشق هەیە تاوەکو ئەو نووسینانە جوانی نووسینەکان لە دەست نووسینماندا کاڵ نەبێتەوە. خەتی سێم ئەگەر باسی بکەم یان چارەم خەتی دیوانیە خەتی دیوانیش تەمانەکە دەگەڕێتەوە بۆ 300 ساڵ بەر لە ئێستا لە سەردەمەی عوسمانیەکاندا ئەم جۆرە خەتە دروست بووە کە نووسینی تایبەتیان نووسیوە لە نێوان دیوانی عوسمانیەکان وەکو نامە گۆڕینەوە خەتێکی تێکەڵاوە خەتێکە جولاوێش و حرەکێکی یەکزار زۆر بە پیتەکان دەکرێت دەتوانین جوانترین شێوە شکلی پێ دروست بکەین لە خەتی دیوانش جل لە دیوانیمان هەیە یعنی ئەو زیاتر تێکەڵاوترە خەتی ڕۆقعەمان هەیە کە ئەو کاتی سەردەمی عوسمانیەکان دروست بووە ممتاز بەک یەکەم کەس بووە کە توانی ئەم جۆرە خەتە دابمەنێت و لە ئاسانترین خەتە و هەروەها سەرەتای دەستپێکی هونەری خۆشنووسی بەم جۆرە خەتە دەست پێ دەکرێت. خەتی ترمان هەیە خەتی ڕێحانیمان هەیە خەتی مەغریبیمان هەیە سمبولی ئەو خەتانە ئەو سێ خەتی کە تازە باسم کرد کەم بەکاردێنن لەبەوەی کە مەغریب زیاتر بەکاردێنێت بەڵام سەرچێترین خەتەکان کە تازە باسمان کرد ئەم چەند جۆرە خەتێک بوون. بەنسبەت بابەتی شێوەکاریەوە تا چەندێک هونەری خۆشنووسی لەگەڵ بابەتی شێوەکاریە تێکەڵ ئەکرێ و دەکرێت بکرێتە تابلۆیەک تا چەند ئەمە گرنگی پێ دەدرێت. بەڵێ جوێکی پرسیاری زەنابتان ئەو کە باسی شێوەکاریتان کرد بڵێ شێوەکاری دەکرێت هونەری خۆشنووسی تێکەڵ بکرێت لەبەری هونەری خۆشنووسی تەنها مەودایەک نییە دەکرێت مەودایەکە زۆر زیاتر بێت دەکرێت جوڵە بدەینە نووسینەکانمان و هەروەها شکل و شێوازی پێ دروستکەین و خاڵێکی زۆر گرنگی لێرە هەیە باسی بکەین بەکارهێنانی ڕەنگ لە تێکەڵاوکردین لەگەر خۆشنووسیدا و لە زەخرەفەک دروستکرد و نەخشسازی لە بۆ تابلۆکان و هەروەها تێکەڵاوکردنی پیت تەشەرنی ئەم مەرزنی ئەم تابلۆیە بخوێندرێتەوە تەنها لەوانێت تەنها بە چەند پیتێک بتوانین تابلۆیەکی جوان دروست بکرێت بە تێکەڵاوکردنی پیتەکان و هەروەها تێکەڵاوکردنی ڕنگ دەکرێت ئەم کاتی تابلۆیەکی شێوەکاری دروست بکرێت. باشایانی هەندێک وڵات هەیە بمانەوە نەمانەوێت گرنگیەکی زیاتر بە بابەتی خۆشنووسیە درێ وەکو هونەرێک سێری ئەکرێ بە پێی ئەزمموی خۆتان تا چەندێک هەوڵتانداوە بمنە بەشداری لە پێشنگایە بکەنیان بەرکەوتنتان هەبێ لەگەڵ کەسانێکی تر کە لە شوێنی جیاواز لە وڵاتی جیاواز کاری خۆشنووسیەکەن بۆی کە شارەزاتر بن بەرچاوڕوونتر بن دەربارەی ئەم هونەرەوە بتوانن نوێگەری و داهێنان بکەن لە بوارەکەی خۆتان. بەڵێ هونەری خۆشنووسی بەڕاستی لە زۆربە زۆری وڵاتەکان بە تایبەتی وڵاتە ئیسلامیەکاندا پەرێساندووە گرنجێکی یەکزار زۆر پێدەدرێت لەو وڵاتانەی کە موسڵمانی تێدا دەژیت بەڕاستی گرنگی پێدەدرێت لە یەک لە وڵاتانە کە لەوانەیە لە لای بینەران بیسەداران سەیروێت وڵاتی ئەمریکا کە چەندین خۆشنووسی کەڵق خۆشنووسی تێدایە و گرنگی بە هونەری خۆشنووسی دەن و ئێمەمانە برادەرمان هەیە لە یابان هونەرمەندێکمان هەیە خۆشنووسێکمان هەیە ئافرەتە ناوی مەریەمە کە کچەکە هەریابانیە خۆشنووسیشا ئێمەمانە برادەراتیمان لەگەریان هەیە لە ئەمریکادا لە وڵاتانی ئەوروپیدا یعنی لەوانەیە بڵێن ڕێنووسیشان نووسینیشان وشەی پیتی عەرەبی نەبێت بەڵام لەبەوەی کە موسڵمانی تێدا دەژیت ئەوان گرنگی پێدەن کولتور و مەرکەزی تایبەتیان هەیە جگەلەوەی کە گرنجدان لە وڵات عەرەبیەکان و لە وڵاتی خۆشماندا لە کوردستانیشماندا گرنگی پێدەدرێت و هەروەها ئێمەمانە پەیوەندیەک یەکزار پتەومان هەیە لەگەر هەموو خۆشنووسەکانی وڵاتان لەبەرەوەی ئێستا سۆسیال میدیا و هەروەها تەکنۆلۆژیا وەلیە کردووە کە ئێمەمانە لە سوچێکی دووری وڵاتانی جیهاندا ئێمە کۆنتاکمان لەگەریان هەیە پەیوەندیمان هەبێت و هەروەها میوانداریان بکەین و میوانداریمان بکەن و لە چەندین فیستیڤال و پێشانگە و پێشبڕچێدا بەشداریمان کردووە ئەوان هاتوون ئێرە ئێمە چوین و یەک لە وڵاتانی کە بە شانەزیەوە من بەشداریم تێدا کردووە لە وڵاتی ئەمریکا لە واشنگتن بووە لەوانەیە سیر بێت لە وڵاتی هیندستان کە ڕێنووسیان فەرقیان هەبێت چەندین زار بەشداریمان تێدا کردووە لە وڵاتی لۆن مالیزیا لە وڵاتی ئەندەنووسیا
لە وڵاتەکانی تریش یعنی لە مەسر و ئوردن و ئەوانە کە پیتەکانی عەرەبیان بەشداریمان تێدا کردووە چەندین فیستیڤال بەشداریمان کردووە و هەروەها لە یادیش نەکەین وڵاتی تورکیا بە دەرەجەی یەک گرنگی بە هونەری خۆشنووسی دەن و وڵاتی کەنداویش و هەروەها وڵاتی خۆشمان تاڕادەیەک گرنگی پێدەدرێت بەڵام خۆشنووسەکانی خۆمان بە خۆشحاڵیەوە بە شانازیەوەش پلەی یەکەمی جیهانیان گرتووە و لە چەندین وڵات بەشداریمان تێدا کردووە ئاستی زۆر بەرزمان نیشاندەوە ئەوش بەڕاستی جێگای خۆشحاڵی هەمومانە. زۆر جار بە هۆکاری ئەوەی کە بابەتی هونەری نابێتە سەرچاوێکی داهات بە هونەرمەندان هەندێک کەس ناتوانن لە بوارەکە زیاتر خۆیان ببینەوەیان کاری زیاتری لەسەر بکەن. بەڕێستان پێشنیارتان چیە بۆ کەسانی کە بەهرەیەکیان هەیە یانیانەوێت لەو بوارە خۆیان ببینەوە بە تایبەتی نەوەی نوێ و گرنگە بگەڕێنەوە ینی بۆ ئەم هونەرە جوانانە ئەگەر لە پێشترا زۆر گرنگی پێدرابێ هەستەکەین بەرەو کاڵبوونەوە چێ بە دروستبوونی تەکنەلۆژیا ئێوە چ پامێکتان هەیە و مکمە دوا دەرفەت و دوا پرسیار بۆ بەڕێستان. بەڵێ تەکنەلۆژیا تا ڕادەیەک بربەست بووە بەڵام یاریدەریش بووە هاوکاریشمان بۆ لۆ دروستکردن تابلۆ کە تازە باسمان کرد بەڵام بە حکمیەوەی کە ئەزمموی چەند ساڵەمان هەیە دەکرێت هونەری خۆشنووسی گرنگی زیاتر پێ بدرێت و هەروەها سود لە تەکنۆلۆژیا وەربگرین تاوەکو بتوانین تابلۆیەکانەوە بە جوانترین شێوە بنەخشێنین بە تایبەتی لە بۆ نەوەی ئێستا نەوەی داهاتووش بتوانن زیاتر گرنگی بە هونەری خۆشنووسی و هونەرەکانی تریش بدەن هاتە مۆسیقا و شێوەکاریش بەڵام هونەری خۆشنووسی ڕسانایەتی زۆر جوانی هەیە و هەروەها لایەنێکی ڕۆحی زۆر پتەوی هەیە بەڵێ لەوانەیە نەتوانێت بژێوی خۆی لە بەرز بهێنێت لە دروستکردنی تابلۆدا بەڵام بتوانن جوانی هونەری خۆشنووسی لە یاد نەکرێت تەنها ژیان تەنها مادەنیە بەڵام دەکرێت گرنگی زیاتر پێدرێ و خاڵێکی زۆر گرنگیشە ئێمەمانە تا باسی بکەین بزنس و هەروەها بازارکردنی تابلۆ کە خاڵێکی زۆر گرینگە لەوانەیە زۆر بە زۆر هونەرمەندەکان نەتوانن بازارکاری لە هونەری خۆشنووسی بکەن بەڵام جیلی ئێستا و جیلی نەوەی داهاتوش دەکرێت گرنگی بە بازارکردن و بزنس بکەن تاوەکو بتوانن تابلۆکانیان لە بازارەکانی جیهانیشدا بفرۆشن سود لە داهاتێکی بکەن. هەرچەنە پرسیاری کۆتاییم گربەس ئەم پرسیارە شەکەم ینی لە ئێستادا بابەتی دیزاینیش زۆر بەرەو پێشچووە ئەگەر هونەرمەندان بتوان بن لە بابەتی دیزاین و ڕووکار و نوێگەریەکانی سەردەما خۆشنووسی بەکاربێنن تا چەندێک دەبێتە دەرفەتێکی جیاواز بۆیان و بتوان زیاتر پەرە بە بەهرەکەیان بدەن. دیزاینکردن لە هونەری خۆشنووسیدا تازە باسمان کرد زۆر ئاسان بووە زۆر جوانتر بووە بەڕاستی خەڵک دەکرێت ئیسفادە لێ بکەن سوود وەرگن لە پیتەکانی هونەری خۆشنووسی بۆ دیزاینکردنی دیوارەکان و هەروەها دروستکردنی تابلۆ و هەروەها دروستکردنی تابلۆ لەسەر دار لەسەر بەرد لەسەر پێست یعنی دەکرێت هونەری خۆشنووسی تەنها بە شێوەیەکی سادە و ساکار نەبێت لەسەر لۆ نمونە نووسینی حبر و مەرەکەبی لەسەر کاغەز دەکرێت ئەم جۆران لەسەر دار و لەسەر شتی تر دروست بکرێت دەکرێت وەکو نەقش و نیگار بەکاربهێنێ بۆ ڕازانەوەی بۆ نمونە ئۆفیسێکە نووسنگەیەکە و ژوورێکی تایبەتە یان بتوانین لە بۆ شوێنێک بەکاری بهێنین بەڵێ لە بۆ دیزاین ئەم جۆرە پیتانە بەکاردێت و هەروەها بەکاریشان هێناوە لە وڵاتاندا بەڕاستی بەزەقی ئەم جۆرە دیزاینانە بەدیار دەکەوێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزی حیاربیلی خۆشنووس و شێوەکار کە لەم تەوەرە لەگەڵمانە بوو هێوای سەرکەوتنی زیاتر بۆ بەڕێستا سپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ ئەزمموی خۆتت لەگەڵدا بەش کردین.